نەتەوەیە بە زمان و کولتوری تایبەتی خۆی بەناوبانگە ئێمە شەوکو کورد زمان و کولتوری تایبەتی خۆمان هەیە کە پێویستە زمانی کورد و کولتوری کورد بپارێزین کە پێویستە بە کوردی بیرکەینەوە بە کوردی بنووسین بۆ ئەوەی بتوانین لە گەلانی کە دانەبڕین بۆ ئەوەی نەتەوەی کوردیش وەکو هەموو نەتەوەکانی کە پێشکەوتن بەخۆ ببینێت هەم لە ڕووی کولتورەوە هەم لە ڕووی بیرکردنەوە هەم لە ڕووی بیر و بۆچوونەوە. زمانی کوردی وەک هەموو زمانەکانێکی کە گرنگی و تایبەتیشی خۆی هەیە. پاراستنی زمانی کوردی کە چەند فەرهەنگێکی تێدایە وەکو بۆ ئێمە گرنگە دەبێت ئێمە ئەشێکە لەسەر شانۆ میپارێزین. ئەو پاراستنەش بە هەموو هاوڵاتیی کورد دەکرێت کە هەر کەسە و لە ڕێگەی خۆیەوە وەک تاشێک دەبێت بیپارێزێت. ئەو پاراستنەش هەر نەکو بۆ خۆمان دەبێت لە ڕووی ژیانیەوە زمان بپارێزرێت وەکو ئێمە چۆن زمانەکانی کەمان لا گرنگە دەبێت زمانی خۆمان زۆر لا گرنگتر بێت لە زمانەکانی کە ئێمە شانازی پێوەکەین هەر وڵاتێکەوە کە زمانی کوردی وەک زمانەکانی کە بناسرێت لە جیهاندا. لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا هیوادارن حکوومەتی هەرێم کوردستان پەرە بە زمانەکەمان بدات پەرە بە ڕاگەیاندنەکانمان لە ڕووی ڕاگەیاندنەوە یعنی زۆر دۆبلاژی فلیمی تورکی و نازانم چی و لێ درێ هیوادارین پەرە بە زمانی خۆمان بدرێت پەرە بە درامای خۆمان بدرێت پەرە بە زمانی کوردی ڕەسەنی خۆمان بدرێت. ئەمڕۆ زمانی کوردی هەموو کاتێ پێویستە بە زمانی خۆمان قسە بکەین بە زمانی کە قسە نەکەین. پێویستیمان بە زمانی تر نییە، پێویستیمان بە زمانی خۆمانە. کوردین هەر کوردایەتی جوانە لە کورد بەغیرەتتر و ئازاتر و ڕەشی تر نیە لە دنیادا.